ئەوسی من سوورە لەمانێ بۆ چ دەکا؟ کورەوە کوڕە خەزوورتە خوا مەڵێ تۆشکەی منیش ڕەشیدی شەریکی دوکانی قماشەکەت. لو دوکانی قماشت هەیە؟ کورە بەیەکەوە دوکانمانێ شێتم مەگا. مەتری حەلیلی بە چەندیە؟ 2.5. 2.5 باشە تۆ لەبێژە دوکانی قماشت هەیە؟ کورە بەیەکوت هاچی لێ هاتووە کاکە بەخوا لەوە خراپتری مەکەن وازی لێ بێت. هەمێک پرسیارم لە تۆ هەیە؟ زانێت و زۆر ناشرن بە حیاتی سەلایمەچ تو ناشرن نەدیتیا؟ بۆ مەیمونم؟ نەوەڵای حاشاشی مەیمونی بەس کورە زۆر ئەمتکەی زۆرە تو. کورە هەتا پشتە سەر بەزنی و چەوانە لە خۆ زۆر عاچی بکە. کاکە چاو لێیە وازی لێ بێنەوە تاوە کورعاتۆ دەبڵ لە زەرعەکە. ئەو چی لە دەرکەی دەدا؟ ئەوم چ دەکەم لێرە؟ ماری خۆتە ماری خۆ ئێرە ئەوەش کورتە. ئەو ماری منی هەماری ماری من نییە ماری تۆ ئەوە کورتە ئەوە هەناری خێزانت بوو ئەوەش کوڕە خەزوورتە. یعنی ئەو کچکۆل لێیە چی بنا؟ کوڕی خۆتانی هاوار. السلام عليكم كاك سعدي. كاك سعدي تو چ دەکەی لێرە بێشم؟ کو ماری مەدیتەوە؟ ئەوە خۆ چاک بوویتەوە کاک سعدی. چابوویتەوە؟ دوای سلام علیکم. بچکەلا کوی کاکە تو چی؟ من هیچ کاکە هیچ جا. هیچ هیچ هیچ. كاك سعدي قساكم. ئەرێ دەبۆسە کاکە قساکەم. من جنبراي بڕۆ كعزيزي قماش فروشم. ئەی باوکی خۆی بۆ ناو. باوکم خۆی لە دووبەی بوو تەلەفۆنی گرتی ئەڵێن کاک سعدی زەهایمەری توش بووە. بڕۆ بزانە چاک بۆتەوە و پێشی بڵێ حەفلەکەی بەیانی بیر ماوە. حفلة؟